خوای بەخشندە و مێرەبان خۆشحاڵین لاڵقەیەکی تری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە هەروەکو چۆن هەموو نەتەوەیەک خاوەن دابوونەریت و فۆلکلۆر و جل و بەرگی تایبەت بەخۆیەتی ئێمە کوردیش وەکو نەتەوەیەک بێبەژنین لە هیچ کەم لەمانە لە بەرنامەی ئەم جارەماندا دەپرسین ئایا دەکرێت تەنها جلی کوردی بۆ مناسبەیەک و بۆنەیەکی تایبەت لەبەرکرێت دەپرسین ئەگەر بێت و لە دام و دەستگا حکومیەکان فەرمانبەران جلی کوردیان لەبەر بێت پێت شتێکی چۆنە؟ زشی کوردیان ڕەمزەکی نیشتمانی کورە دەبێ کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو مناسبەکان حقیقی معادل لەبەریکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێت باش پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک ئیموم قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قوڵەنگچێک دەبەسترا سوارێنێ دەکرا بەس ئێستاکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێتن زداشەی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕم بە جلەکەی خۆمنەوەی باوڕم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین وەکو کورد و قەومیەتێک حەزێکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان جلچی کوردی بۆ تا عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبی ئێمە شانازی پێ بکەیتەوە جلیشی جوانە سێردەمی باو با پیرانمانە دەکرێت جلی کوردی تەنها بۆ نەو مناسبەیەکی دیاری کراوە بێ کە ئێستا لە نەو کوردی خۆمان دەیبینی و شتێ دیاردەیە چیت هەیە بۆ دیاردەیە نەخێت زشی کوردیان ڕەمزەکی نیشتمانی کورە دەبێ کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو مناسبەکان دەبێ هەموو کاتێک زشی کوردی لەبەر بکرێت فەرمانبەران دەتوانن جلی کوردی بکەن لەسەر لە بۆ دام و دەستگا حکومیەکانیان پێشنیاری چێ بۆ حکوومەت کە ئەو شتەیە واری دووکە بۆ فەرمانبەران بەڵێ شەشی زۆر جوان دەبی زشی کوردی لە دام و دەستگاکان لەبەر بکرێت ئانی تۆ پێ دوایە دەبێت ئێمە بەردەوام جلی کوردی لەبەر بکەین نەک تەنها لە بۆ نەو یادێکی تایبەتمانە بەڵێ مادام ئێمە کوردین دەبێت جلەکان نیشتمان دیاوی بە کوردی ئەگەر لە هەموو دام و دەستگاکان ئەنی پێ دوایە دەبێت ئێمە وەکو کورد تەنها لە بۆنە و یادێکی تایبەت جلی کوردی لەبەر بکەین دەتوانین لە ڕۆژەکان لەبەر بکەین چ قسە پێ لەسەر ئەو باسە پێشەشی بەناوی خۆی گەورە میهرەبان وڵای جلی کوردی ئێستا وای لێ هاتووە هیوا هەر ببوونە و شتەکان لەبەریان دەکات دەنا جلی کوردی پێویستە هەموو کاتێکی لەبەریان کەی و نەکار بۆ بۆنە و بۆ سەیران و ئەو شتانە لەبەریانکەی جلی کوردی شتێکی ڕەمزی کوردیە چاگووە میلەتی کورە هەموو دەمێ لەبەری بێ چکن ئەو جلە بەهۆی کوردیەوە کورد پێی ناسراوە جلێکی زۆر جوان و شتێکی باشە ئەگەر ببینین ینی فەرمانبەرەکان ئایا دەتوانن جلی کوردی بکەن لە دام و دەستگا حکومیەکان ئاوشت لێ حکوومەتیمە بوونی هەیە کە ئێستا کەمشە ڕۆژ ئاوا و ینی ئەگەر میلەتی عەرەب بە نمونە وەرگرین لە هەموو دام و دەستگاکانی خۆیان جلی کوردی لەبەرەکەن ئایا بۆ شتەیە لە ناو ئێمە نییە وەڵاهی جاوەش دەکەوێتە سەر فەرمانبەران بۆ خۆیان دەنا فەرمانبەران ئەگە جلی کوردی لەبەرکەن شتێکی زۆر جوانە بۆ خۆیان نەکار بڵێ بۆ ئەگە فەرمانبەر نەبێ لەبەریان کە فەرمانبەریش هەموو کاتێک بۆیە لە دایرەکان لەبەریکە و حکومەتیش باوەڕ ناکەم ڕێکگیریان بێ حکومەتیش بە ئەو جلە کوردیانەوە لەبەرەوەی حکومەتی یاریەمی کوردستان باوەڕ ناکەم هیچ ڕێگریەک بێ بۆ فەرمانبەران حاجی دەکرێت ئێمە وەکو کورد تەنها بۆشاکی خۆمان لە بۆنە و یادێکی تایبەت لەبەر بکەین ناوەڵاگە ڕاستی دەوی حقیوێ معادل لەبەریکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێت باشە پێشان خەڵک زۆر بێهرە زۆری دژی کوردی لەبەر دەکرد ئێستا کە گۆڕایە خەڵک ئەو چەند ساڵی هەر بابایە ئەوی پانتۆر لەبەر دەکاو ئەوی داشەی لەبەر دەکاو گوتە متەنەوەعە پێشنیار دەکەی بۆ حکوومەت بۆی فەرمانبەرەکانی جوالێ بکات پابەندیەکە بە جلی کوردیان جلی کوردی بکات ئاسایی چکە لە بەشێک لە فەرمانبەرەکانیان قوتابیانی خوێندنگاکان و شتیان وا لێکرایە کە ناڵن جلی کوردی لەبەر بکەن پێشنیار چیە بۆ حکوومەت وڵی پێشنیارم ئەوێ شتێکی زۆر ڕێک و پێکە گەر بێت و فەرمانبەرانی کوردستان هەر هەمویان بەجلی کوردی داوام بکەن شتێکی زۆر ڕێک و پێک و پیرۆزە شش ساک هەتا ڕەمزی خۆمان دیار بکەمە کوردین لۆ هەمووی هەر بە پانتۆڕی بچن بە قاتی بسی ماتل بە زمانی کوردی قسان دەکەین و دەستی کوردیشمان لە بەرداوی خۆش زشی کوردیان ڕەمزەکی نیشتمانی کورە دەبێ کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو مناسبەکان حقیوێ معادل لەبەریکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێت باش پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک ئیموم قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا
قۆڵەنگچێک دەبەسترا سوار سوارێنێ دەکرا بەزێ ساکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێت نزداشی خۆی لەبەرە بۆ ئەم زلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕم بە زلەکەی خۆمنەوەی باوڕم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین وەکو کورد و قومیەتێک حەزلکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان زلچی کوردی بۆتە عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبی ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو با پیرانمانە وڵای ئەمە تا گەنج بووین هەرجلی کوردیمان دەپۆشی هیچ جلی تر نەبوو بەڵام داوا لە حکومەت دەکەم داوا لە پەرلەمان دەکەم دار و دەستەی ئەو ئادەبەی بەحەز فڕێ بدە داوا دەکەم لە هەموو دایرەکان لە هەموو قوتابخانەکان جلی کوردی پۆشرێ باشتر لەوەی جلی تر لەبەر بکەیت چکە ئەوە جلێکی نەتەوایەتیە ئێستا بەراورد لەگەڵ 20 ساڵ پێش ئێستاکە کە لەوانەیە خۆتیدا ژیابی جلی کوردی کاڵتر بۆتەوە یان ئەو جلە کوردی کە ئێستا دەیپۆشن جیاوازیەکە لەگەڵ ئەو جلە کوردی جیاوازی زۆر ئێستاکە پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک هەموو قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قۆڵەنگچێک دەبەسترا سوار سوارێنێ دەکرا بەزێ ساکە ئەوانە بەداخەوە نەماوە گەنجی ئێستاکە زۆر بەڕاستی هیچ مەعجوب نییە بە جلی کوردیەوە زۆر کەمی پێشنیارت چیە بۆ گەنجانە بۆی جلی کوردی بپۆشن پێیان دەڵێ گەنجانە دەکەم بگەڕێتەوە سەر ئاداری با و باپیریان هەموو جلی کوردی و کەڵاو و جەمەدانی و پشتێن ببەستێ بۆی ئەو ڕەمزەی کوردستانمان ئەو ڕەمزەی خۆمان لەبیر نەچە ڕەمزەی کوردستانش ماسابینی جلی کوردی لە بۆنە و یادێکی تایبەت لە بەرەکریان جلی کوردی تایبەت کراوە بە بۆنە و یادەکە تۆ چیت هەیە ڕاستی جلی کوردی تایبەت نییە بە بۆنەیەک جلی کوردی ئی کووردە هەر کوردێک لەبەری جلی کوردی ینی کورد بێ دەبێت جلی کوردی هەبێ و لە ماڵێ لەبەری بکاتن ئەوە نییە ئەو ڕۆنەورۆزە و دووزبەی بۆنێشترە بەس کورد دەبێت جلی کوردی لە ماڵەوە هەبێ و لەبەری کاتن بەڕاستی ئی بۆنەیەک نییە بە منوابی پێشنیارت چیە بۆ حکوومەت زۆر جار دەبینی ڕێگەرە لەوەی لە فەرمانبەرەکان لە فەرمانگاکان جلی کوردی لەبەرکریان لە قوتابخانەکان بەداخەوە زۆر بەداخەوە بەڕاستی تەماشای ئەو وڵاتانە دەکەین وڵاتانی چاردەورمان هەموو شتێکی زۆر سادەی لەبەرە ئەو بەجلیش ناچی کەچی لۆ دەوام و لۆ هەموو شتێک لەبەری دەکات دەبینی لەسەر لاپتۆپەکەی و کۆمپیوتەرەکەی دانیشتە جل و شتی خۆی لەبەرە بەس ئێمە ئەو جلە جوانە لێ ناگەڕێیان لەبەر ناکەیان پێ عیبە لەوانەیە تۆ بچی مۆزەف نەکە حکوومەت لەوانەیە ئەو مۆزەفەی کە دەچێت لای لەوانەیە ئەو ڕێزن نەگرێت کە جلێکی کوردی لەبەرە بۆیە خەڵکیش بەجلی تکە دەچێت بەداخەوە وڵای ئێستا گەنجەکانمان زۆری وان لێهاتووە ئێستا بەس لە بۆنەکان لەبەردەخەن هیوادارم بە هەردەم جلی کوردی بکەونە لەبەر بکەن لەبەر ئەوەی ئی کولتوری خۆمان و با و باپیرانمانە بەس نازانم ینی من لە داک و بابەکان دەبینم زیاتر ئەگەر داک و بابەکان لە بیدایەتەوە فێریان بکەن جلی کوردیەوە جلی با و باپیرانە بیکەنە بەرتەن داواش لە پەرلەمان دەکەم ڕۆژێک دوو ڕۆژ بکەنە ڕسمی بە جلی کوردی دەوام بکرێت پێت چۆن ئەگەر بێت و فەرمانبەرەکانی کوردستان هەر هەمووان جلی کوردیان لەبەر بێت و جلی کوردی بپۆشن یا شتە لە فەرمانگاکان بکرێت بە شتێکی ئاسایی خۆی ئەگەر هەموو هەفتەی 6 ڕۆژش نەبی با دوو ڕۆژ بکەنە جلی کوردی چکو ئەگەر وا بکەن زیاتر خەڵک لەبەری دەکات بە تایبەتی سەرکردەکان و مەسوولەکان کە ئەوان لەبەر بکەن زیاتر خەڵکە چاو لەوان دەکات تا ئەو کاتێمە دەتوانین ڕەمزی میلەتێکمان دەڵێن ڕەمزی میلەتێکمان بزرنی و ڕەمزی میلەتێکمان بە ئاسانی لە فەرمانگاکان بەدی دەکرێت تۆش پێت وانە طبیعی وایە فعلا نقفدە فەرمانکان زیاتر لە بەکڕۆ ناملەتی دیە من لە دەرێژ ژیایمە زۆر کە جلی خۆی لەبەر دەکات بەڕاستی دەوامیش پێ دەکات وە کەس مانعیشی نییە ئێستا میلەتی کورد ئەگەر ببینی بە شێوەیەکی زۆر ڕوون دەیبینی جلی کوردیان تایبەت کردی بە بۆنەیەکی تایبەت تۆ چی تێ بۆ ئەو خەڵکە سەرەتا دەستخۆشتانی دەکەم لازمە جلی کوردیش کو کوردایەتی ڕسەنەیەکی قەدیمە و نەتەوەیەکی قەدیمە لازمە جلی کوردیش وەکو کوردایەتی نەکەین لە بۆنە و یادەکان هەموو ڕۆژێ مەسەر خەرک دەچینەوە کەسان بە ئەوەی خۆم عەزم لە جلی کوردیە ئەنی لازمیە کابرا بەس لە مناسبەتیان جلی کوردی لەبەر بکەیان برێەوە نۆرۆزە یان ئەوە جەژنێکە جلی کوردیش لازمە وەکو نەتەوەی کوردی کۆنا ینی ڕسەنێکی کوردواری خۆمان هەیە ئەوەش جلی کوردی لەبەر بکاتن پێ دوای شتێکی چۆن دەبێگەر بێت و بچینە فەرمانگەکانی حکوومەت هەر هەمووان جلچی کوردیان لەبەر بێت جا بەنسبەت فەرمانگەکان لەوانەیە نەکرێ
ئێستا لۆن مونە کە دەسێ دایرەچیان دەسێ دەوامەچیم کابرا جلی کوردی لەبەر بی یعنی فەرقکە لەگە کابرا پانتۆڕەکە لەبەر یان قەمیسەکە لەبەر یعنی بکردی لۆ دایرەکان لەوانەیە نەشێت جلی کوردی لەبەر بکەیت بەرەم کابرا بە لۆ دۆم لە بنەکە با لە ماری لەبەر بکە لە پیاسی لەبەر بکە لە بازاری لەبەر بکە پێدوانیە جلەکەمان ئەوەندە پۆشەوەنە ڕێکە تەنانەت بۆ دەوام و بۆ وانەوتنەوەی مامۆستاشە تا دەشێت وایە بەرام دەتوانین برین بەداخەوە دەتوانم بڵێن بەداخۆ کە ئێستا شتێ نەکراوە بەڵام ئەینا دەکرێت و شتێکی زۆر ڕێک و جوانیشە زۆر شتی و هەر ڕۆیش تازە بمانەوە جلی کوردی بژینەوە زەحمەتە بەرە هیواداریش زەچی کوردیان ڕەمزەچی نیشتمانی کورە دەبێم کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو ناسەبەکە حقیقی معدل لەبەر بکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێت باش پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک ئیموم قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قوڵەنگچێک دەبەسترا سوارێنێ دەکرا بەس ئێستاکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێتن زداشی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕوم بە جلەکەی خۆمنەوەی باوڕوم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین وەکو کورد و قەومیەتێک حەزێکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان زلچی کوردی بۆتە عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبی ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو باپ ئیرانمانە تۆ پێ دوای جلی کوردی دەبێت تەنها لە بۆنەیەکی تایبەت لەبەرکرێ ناوەڵای جلی کوردی بەخۆی جلێکی کوردەواریە ئەگەر ئێمە کورد بە خۆمان لەبەرینەکەین خۆ کابراچی فەڕەنسی و ئەڵمانی نایە جلی کوردی لەبەرکەوانە ئەوە یعنی ئێستا ینی لەکن هەندێک گەنجەکان بوویتەوە باو زیاتر نەورۆزان لەبەر دەکەن ئەگەنا بخۆی تەماشا ئەوانەی عمریان لە چلی بەسەرەوە زیاتر بەردەوام جلی کوردیان لەبەرە پێ دوای شتێکی چۆن دەبێت ئەگەر بێت و هەموو فەرمانبەرەکانی حکوومەتیان هەموو دام و دەستگایانە بچین جلی کوردی تێدا بێت و فەرمانبەران بە جلی کوردی دەوام بکەن وڵای ئەو شتێکی زۆر باش دەبی ئەتوو ئەگەر چوە دایرێکی تەماشاکرد فەرمانبەرەکە ئەگەر جاری وایە میجادی تەواونی ئیشەکەشت باش ناکە بەس دەبینی جلێکی کوردی جوانی لەبەرە تووار لەوانەیە چاپۆشی لێ بکەیت پێش لە دریشت گرێ نەبی ینی پێش شتێکی زۆر تەبیعیبی تا پێشنیار بۆ حکوومەت دەکەی کە چەند ڕۆژێک دیاری بکەیان ئەو جلی کوردی لە دام و دەستگاکان بکێتە جلێکی ڕستمی و زۆر ئاسایی بێ و تەنانە بۆ قوتابیان و قوتابیانی قوتابخانە و مەکتەبەکانیش وەڵای ئەگەر حکوومەت جێ لەمە ڕابگری بە جێمە بکە ئەمان دەجار پێشنیاری لۆ دەکەین ئارێ وەڵا شتێکی زۆر باشە و زۆریش خۆش دەبی پێم باشە جلی کوردی زۆربەی کاتەکان لەبەر بکری ینی جلی کوردی شتێکی زۆر بە من جوانە و زۆر پیرۆزیشە باشە لەو عەرەبەک دێتن زداشی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕوم بە جلەکەی خۆمنەوەی باوڕوم بە دەوڵەتیش نابی پێ دوای شتێکی چۆن دەبێت ئەگەر بێت و لە هەموو دام و دەستگا حکوومیەکان جلی کوردی بپۆشرێت و یان فەرمانبەران جلی کوردیان لە بەڵای بە قورئان زۆرم پێ جوانە جلی کوردی لەبەرکەن هەر بزە جەمەدانیش لەسەریکەن هەفتەی ڕۆژێکی هەر پێم باشە مۆزەفەکان لەبەریامی کە بزانن ئەو دایرە داوایرێکی کووردە گەر ئێستا لەوانێت تۆ تەمانێکە هەبێت و 10 ساڵ بچینەوە دواوە جلی کوردی ئاوا بووە کوێستا کە هەیە یان وەڵکو خەڵک زیاتر لەبەری دەکرد قورئان ئەم بە خۆم و بە باب و باپیرمەوە هەر جلی کوردیمان لەوە کردیا بە جلی تکە ناتوانم زۆر بگەڕێن وا هەز دەکەم خەڵک سەیرم دەکا کە جلی کوردیم لە بەدانەبی پێشنیارێ بۆ گەنجەکانی خۆمان چێ گەنجەکانی وڵاتەکە جلی پێم باشە شەرم لە جلی کوردی نەکەن ئەگەر شەرم لە جلی کوردی دەکەن با بە کوردی قسە نەکەن یعنی ئەگەر جلی کوردیان لەبەردابوو با بە جلی کوردی قسە بکەن باشە جلی کوردی هەموو دنیا دەزانی کورد هەیە بەس ئەگەر ئەمن چوومە دەوڵ ئەمن یەک بە خۆم دەچمە ئەڵمانیا هەر وڵاتێک بی ئەوروپابی هەر بە جلی کوردی چوویمە بەبێ جلی کوردی ناگەڕێم گەردەبینی لە وڵاتی خۆمانە شتە زۆر بەدیەکرێت جلی کوردی یان پۆشاشی کوردی تایبەت کراوە بە بۆنە و یادێکی تایبەت تۆ چیت هەیە بۆ خەڵکی کە تەنها لە بۆنەیەکی تایبەت جلی کوردی دەپۆشێ بەخوایە تایان برێ مێستا تایبەتەکە زۆزۆکەم بووە یعنی ئەو پێنج سارێ ئەو چا پێنج سارەی ئاخری سار بە سار زۆ بەرە پێش چووە هۆیەکەش دەگەڕێتەوە گەنجەکان و جوامێرەکان و قوتایەکان هەم بەکاردێنن زۆ باوە ناتام ئێستا برێن بەس بۆنەکانە بەدەکەن شە من ئێستا کە برێ ئەو شوێنەی من ئێستا ئەو جەمەدانی و شتانە دەفرۆشی ینی بەردەوام هەست بەوە دەکەی کە خەڵک ڕۆژانە جلی کوردی لەبەرەکە ڕۆژانە فرۆشت هەیە تۆ ئەجامیش هەر قسەکەمەوە بوو برێ ئێستا ئەو شوێنەی منە
ئەمە ڕۆژانە برادران و معمیلان و مشتەکانمان بەرەو پێش چوە زۆر بووە لە بەر فەزی خوای لەبەرەوەی بە خۆمان لەبەرمان و بەکاری دێنین بەس داوام لە شی کاکە شێخ فەرمووی داوام لە دام و دەستەکان ئەوانیش بکەنە دایمی لە دام و دەستەکان ئێستا لە بۆنەکان نا ئێستا خەرچی ئەمە بە ئازادی خۆی ئەو جرکەی لە بەدەکا و جەمدانی نستەکاتن زۆر زۆر بەرەو پێش چووە لە فەزی خوای بەس ئەوون ئەو ڕجامێ وەکو برایش گچکە لە دام و دەستەکان بکەنە دایمی ئەوان نەکەنە بۆنەکان کڕیارانت زیاتر ئەوانەی کە جلی کوردی دەپۆشن یاوانەی کە جەمانە دەکڕنەوەوانە زیاتر گەنجن لاون زیاتر لە چ تەمەنێکن هەموو نوع مشتێکمانەیە بە زیاتر ئێستا گەنجەکانیش لە فەزی خۆی زۆر بەرەو پێش چووینە شی اختیارەکان هە بەکاردێن هۆر لەسەر دەکەن بە مستەمڕی بەس گەنجەکان ئێستا زۆر 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 لەگە پێشان فەرقی کردیە تەمەشای ئەو دەستوری دەکەن زرشی کوردی شەشی جوانە جەمەداین تەواوکەی زرشی کوردیە ئەگە زرشی کوردی بکەی زەمانی سەرنەکەی جوانەکەی پیشان ناداتن لەبەرەوەی ئەمە بە هەموو شێوازەشی بە هەموو نوع زۆرە بەسنەشی بەکاردەین و ئەو کەسەی بیوێتن والله ئەمن تەبعانەوە تەمەنم 34 ساڵە 44 ساڵە ئێستا هەستم بەوە کردەبی لە نەورۆزان ئێمە جلی کوردی بپۆشین ئەو ڕۆژ جەژنێکی زۆر خۆشە جەژنی سەری سالی کوردیە ئەو ڕۆکە چوومە هەر لە خۆشی جەمەدانی سەری خۆم تراشیە و جەمەدانیم کڕیە و بە قاتی کوردی و ئەو داهێنانش بە خۆم دامێنە و پشتێنە بەو شێوە بەستامە ئەوەش داهێنانەشی نوێیە و حەزم لێیە هەموو ملەتی کورد لەو ڕۆژەدا بە تایبەتی ئەگەر لە ڕۆژەکانی دی جلی کوردی ناپۆشتن لەو ڕۆژەدا زۆر عیبە بە چاکەت و پانتۆر بێنە سەفرەی یاخود کچەکان پانتۆری لە بەردەکەن قەمیس لە بەردەکەن زۆر ناشرنە ئافرەت جلی کوردی لەبەر بکات پیاویش جلی کوردی لەبەر بکات چ کوردەواری هەیە ئەو ڕۆژە بەخۆ بکەین ئەو ڕۆژە بەخۆ بکەین جەژنەکەی جوانتر و خۆشتر دەبیتن ئەو من یەکەم جارمە جەمەدانی دەبەستم زۆریش لێت جوانە ئەنی پێشنیارت بۆ گەنجانە ژوایە تەنها لە بۆنەیەکی تایبەتنا تەنها لە نەورۆزنە بەردەوام باجلی کوردیمان لەبەرابێ بابە برای خۆم برێم ئەمن تەبعاً لە 2004 لە مەکتەبێمە ئەو سالیش کۆلێژم تەواو کردیا 13 ساڵە لە مەکتەبێمە حتا کۆلێشم تەواو کرد هە بەجلی کوردی چیم و مەکتەبێ ئەوەندەی مامۆستایەکان دەیانگووە تو لۆژ شێوازی خۆت ناگۆڕی لۆ پانتۆر و قەمیس لە بە ناکەی دەمگووە ئەوە جلی کوردیە کەس ناتوێت لە منی مەنا بکاتن حتا کولێشم تەواو کرد هە بەجلی کوردی تۆ باسی مەکتەبت کرد باسی خوێنت کرد پێ دوای شتێکی چۆن دەبێگەر بێت و لە دام و دەستگاکان لە دام و دەستگا حکوومیەکان لە قوتابخانەکان جلی کوردی بکرێ بە شتێکی ئاسایی و ڕێگا بە تەڵەبان بدرێتەوە بەڵکو مامۆستانی جلی کوردی بپۆشن پێم باشە لە هەموو خاصن مامۆستایەکان جلی کوردی لەبەر بکەن حتا ئەوانەی ئەو ئەندام پەرلەمانەکانیش بتوانن لە پەرلەمانیش هە بەجلی کوردیەوە دانیشن هاتە مەشای عەرەبەکان کە حتا ئێستا ئەگال و سەفێ ئەگال و دژداشەی خۆیان قەت فڕێ نەدایە ئەمەش با بتوانن جلی کوردی لەبەر بکەین لە هەموو شوێنێک و بە شەرەفەوە لەبەری بکەین بە ئورەشی بەرزەوە لەبەری بکەین لەوەی کە جلکی خۆمانە خوێنی خۆمان ڕشتێ لەسەر ئەو جلە هەموو نەتەوەیەک جلی تایبەت بەخۆی هەیە و کۆمەڵی فۆلکلۆری تایبەت بەخۆی هەیە ئێمە کوردیش بێبەژنین لەم فۆلکلۆرانە بێبەژنین لە جلێکی تایبەتی خۆمان چۆن دەبێگەر بێت وەکو عەرەبەکان یان وەکو ئینگلیزەکان هەمویان جلی تایبەتی خۆیان لەبەرەکەن لە فەرمانگا و دەستگاکان کومی تەنها تایبەت نەبی بە بەهاران یان تەنها تایبەت نەبی بە ڕۆژێکی تایبەت بە هەمومان جلی کوردی لەبەر بکەین لە هەموو کاتێکە ئێستاش لە هاوڵاتیان دەپرسین زیاتر تاوتویان لەگەڵەکەین بۆی بزانین جلی کوردی چۆن لەبەرکەن و پێت باشە تەنها جلی کوردی لە بۆنە و یادەکان لەبەرکرێت ناوەڵڵا هەست سار 12 مانجی جلی کوردی لەبەرکاتن دەبینە عەرەبەک دەستە هەوڵاتەشی چەفی و عەگالەکەی لەسەردایە لە ئەوەی کرد ڕەسەنایەتی داوا لە هەموو لایەشی دەکەم شمەشی کوردی لەبەرکە شمەشی کوردی ڕەسەنایەتی شێشی پیرۆزە بەڕاستی ڕەمزەکی نیشتمانی کوورە دەبێ هەموو کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆنە و ناسەبەکان حەقیوێ معادل لەبەرکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێ باشە پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک هەموو قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قوڵەنگچێک دەبەسترا سوارێنێ دەکرا بەزێ ساکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێت نزداشی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕم بە جلەکەی خۆمنەوەی باوڕم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین وەکو کورد و قەومیەتێک حەزلکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان زلکی کوردی
بۆتە عیبە یان زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبی ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو با پیرانمانە شمەکی کوردی لە هەموو ڕۆژەکاندا شمەکێکی جوانە لە بۆی ڕسەناتی کوردی بەدەردەخا جلی کوردی بەڕاستی بەڕێی من لە هەموو ڕۆژەکان لەبەرکرێت جوانترە لەبەرەوەی نەک و پانتۆر و تیشێت لەبەر جلی کوردی بە نسبەت لەبەرکردنی جلی کوردی تا ئێستا هاوینە بە بۆنەی نەورۆزی شۆ جلی کوردی زۆر لەبەر دەکرێت بەڕاستی شتێکی جوانە بە ڕێی من پێ وایە ئێستا جلی کوردی لە چاو پێشتر تۆزێک کاڵتر بۆتە خەڵک کەمتر دەیکاوە ئەگەر بێت و باب و باپیرانمان ببینین زیاتر جلی کوردیان دەپۆشی بەخۆران بە نسبەتەوەی من زۆر نایەمە بازاری زۆر ناگەڕێم بەس بە نسبەتە خۆم زۆر جلی کوردی لەبەر دەکەم ئەمن کەم دەگەڕێم لە ناو خەڵکی بەس بە نسبەتە خۆم زیاتر جلی کوردی بەکاردێنم بێگومان تۆش و منوش و هەر هەمومان ڕێمان بە دام و دەستگا حکومیەکان کەوتووە قوتابخانە و ئەوجا فەرمانگەکان و پێت چۆن ئەگەر بێت و هەموو فەرمانبەران جلی کوردیان لەبەرابێ ینی جلی کوردی بپۆشن لە نێو فەرمانگەکان قوتابیەکانمان لە خوێندنگا جلی کوردی بپۆشن بەخوای جلی کوردی تۆزێک بە ئەرکترە لە پانتۆر و تیشێت لەبەرەوە ناپۆشرێ بەس شتێکی جوانە ئەگەر لە دام و دەستگاکانیان لە ئەوزام دیاریش کرا ڕۆژی جلی کوردی لە هەموو دام و دەستگاکان لەبەر دەکرێت بەس ئەگە بکرێتە بەردەوامی شتێکی جوانە ڕێک پێکە ئینسان بە جلیشی کوردیەوە جوانە کورد بە جشی کوردیەوە جوانە هەموو ویلەتێکیش بە هەر کەسە و ڕسەنایەتێکی خۆی ئەمەش بەکو کورد بەس بە جلیشی کوردیەوە جوانێ بە پانتۆر و تیشێرتەوە نا بە قەنەعاتی من بە جلیشی کوردیەوە شتێکی جوانە ئەستا جان دەبینین جلی کوردی لە نێو کورد یان ماوەیە کە تایبەت کراوە بە بۆنەیەک و یادێکی تایبەت تۆ چ تێ بۆ خەڵکی تەنها لە بۆنەیەک یان لە جەژنێکی تایبەت جلی کوردی دەپۆشێ وڵی من دەمەوێت هەموو کاتێک من بخۆم نسبەتی خۆم هەموو کاتێک جلی کوردیم لەبەرە تێدەگەی بە هیچ جۆرەك پانتۆر و چتیوەم نەکرێتە بەرم جلی کوردی چشی کوردیە و پیرۆزە و هەر کوردی بکەنە بەریان جوانترە پێوەی ئێستا سارێ ڕۆژێکیان کردێتە جلی کوردی لە بۆ دایرەکان هیچ معنای نییە هەرنا لە هەفتەی دوسێ ڕۆژ لەبەر بکەن باشترە تۆ پێشنیارت چیە یان پێ و چۆن ئەگەر بێت و لە دام و دەستگاکان جلی کوردی بکرێت بە جلێکی فەرمی و قوتابیەکان و لە قوتابخانە و لە هەموو شوێنەکان جلی کوردی بکرێت بە جلی فەرمی وەکو هەموو میلەتێکی تر وڵی مەگە خۆمان بە کورد بزانین دە بزلەکەشمان کوردی بیتن و بە جلی کوردیش دەوام و شتێکش بکرێتن تێدەگەی بەڵام ئەوە نایکەن ئێمە چ بڵێنەوە حکوومەتەکەمان بخۆی هەبحەتی کوردی لەبەر ناکەن کوا وایە نا بە سوتفەک بە بۆنێک شتێکەوە لە بەرکەندنەکە کەسی لەبەر ناکە جەماعەتی حکوومەت و ئەوە دا و دەستگەکان بەس جلی کوردی شەش پیرۆزەوە حەقی وایە لەبەوە بکرێت لەبەر منداڵەکانیشمان لە بیریان نەچیتن و هەمووی بتوانن لەبەر بکەن و خۆشترە و وابووی ئەجنەبیەکانش بزانین سە عەرەبیشی کوژی جلی کوردی لەبەر ناکە لەبەرەوەی هەر بەخۆی دەستداشە و عەگالی خۆی هەر لەسەر دەکاتن لەبەرەوەی دیار بیتن و شتەکەی خۆی نەتەوەکەی خۆی عەرەبە و دەبیری نەکاتن جلی کوردی زگەکی کۆنی کوردە بۆ مناسبەت شووا لە بەگرێتن تەوان شەشی جوانە و پێدوانیە جوانترەوەیە کە بەردەوام خەڵکیمە جلی کوردی بپۆشێ گەنجانمان پیرانمان هەمومان جلی کوردیمان لە بەرابێ نەکتەنها لە ڕۆژێکی تایبەت بەڵێ وەڵاهی بەرێ وەڵاهی دەچی کوردی زەکەشی جوانە و دایمەن لە مناسبەتان لەبەرکرێ و خاصەتەن ئێمە کوردین وەکو کورد و قەومیەتێک حەزێکی کوردی جوانە بۆ کورد پێدوای شتێکی چۆن دەبێ گەر بێت و لە قوتابخانەکان و لە دام و دەستگا حکومیەکان هەموو جلی کوردی فەرمانبەران جلی کوردیان لە بەرابێ بەڵێ وڵی چشی جوانە و زۆر جوانە گەدلکی کوردی لەبەر بێتە لە مناسبەتانیش و لە مەکتەبان و لە قوتابخانان لەبەر بکرێتن دڵکی کوردی زیکەشی کۆنی کووردە و وەک بڵێ والله لە ڕێی شەرعەوە طبعاً جلی کوردی باشترە لە ڕووی شەرعەوە ئێمە هەموو کوردین ئەمکەوکو دەرێن کورد قەومیەت طبعاً جلکی کوردیش بە لۆ دینیش تەعبین باشترە و لۆ نێژ و تەعاتیش باشترە بەڵێ وەڵا بەداخەوە جلی کوردی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاش دەڕوا ڕۆژ بە ڕۆژ یعنی وای لاتوە لە زۆر شوێنان جلکی کوردی بۆتە عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە بۆیە جلی کوردی زۆر پێم لەوە گەورەترە ڕۆژێکی بۆ دیاریکرێیان
کات و ساتێکی بۆ دیارکەیان لە بۆنەکانە بیپۆشین بۆ پێم باشە جلچی کوردی یعنی ڕۆژی هەر بۆ دیاری نەکرێ چکە هەموو ڕۆژێک هەر ڕۆژی جلچی کوردی جلی کوردی جلچی نەتەوەی خۆمانە جلکەکە جوانترین جلکە. بەعام لە دایرەکانە لە شوێنە دام و دەستگا حکومیەکانە جلچی کوردی بپۆشرێ لە هەموو کاتەکانە نەک لە بۆنەکانە نەک لە نەورۆز و لە جەژن و لە کاتە دیاریکراوەکانە پێم باشە خەڵک لەبەری کاتچکە و دام و دەستگاکانی ژوە حکوومەتیش منعی نەکایان مەمنوعی نەکا بۆ ئەوی خەڵک ئازاد بێ لەبەریکە چکە ئێستا لاتۆ بە تایبەتی لە زانکۆ و مەحەد و لە زۆر دایرەکانە خەڵک بەعیبێ زانین جلچی کوردی لەبەرکە بەداخەوە پێم شتێکی زۆر خراپە یعنی حەقوای خەڵک بە شتێکی ئاسایی وەرگریوە ئەو کەسێک کە حەزی لێ جلچی کوردی لەبەرکە ئەم لە زانکۆ و جامعەکان و لە مەکتەبەکان و لە شوێنە گشتی و دایرەکانە خەڵک ئازاد بێەوە خەڵک یعنی ڕەخنەی لێ نەگیرێکە جلچی کوردی بپۆشێ و لەبەرکە. جلچی کوردیان ڕەمزەکی نیشتمانی کوورە دەبێ هەموو کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو ناسەبەکان حەقیوێ معادل لەبەریکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێ باش پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک هەموو قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قوڵەنگچێک دەبەسترا سوارێنێ دەکرا بەزێ ساکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێتن زداشی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوەڕم بە جلەکەی خۆمنەوەی باوەڕم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین وەکو کورد و قەومیەتێک حەزلکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان جلچی کوردی بۆ تا عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبێ ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو با پیرانمانە ڕیچە بەو دیار دەکە ئێستا لە نێو کورد بەدیەکرێت جلی کوردی تەنها لە بۆنە و یادێکی تایبەت لەبەرەکەن بە نسبەتی جلی کوردی تەبەن ڕاستەکەی ئەبینی بۆنەیەکە زیاتر خەڵک جلی کوردی ئەپۆشێ بەڵام خۆی وا گرینگە یعنی مەسلەی جلی کوردی هەموو کاتێک ئینسان فەرامۆشی نەکات یعنی وەکو زیاتر لە بەریکە خۆی پێوە دەرخە لەبەر هەموو لەتەوەیەکە تۆ بینی لە دەوڵەتێکی عەرەبیەکە ئەچی هەر هەموو سەرپاتە ئەبینی ئەوە جداشە و جلوبەرجی خۆیان پۆشیوە دەربارەی کەنتور و ئەوەی خۆیان پێویستە ئێمەش عینی نەتەوەی کوردی علی دیار بین جلی کوردی دەبێ ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو با پیرانمانە پێویست ئێمە فەرامۆشی نەکەین زیاتر زوو بەکاری بین و لەبەریکەین و جوانە یعنی دەستوریشی زۆر جوانە بەڵێم. حاجی گەردەبینین ئەو دیاردە لە نێو کوردی ئەمە زۆر بە دیوەیە کرێستا کە جلی کوردی تەنها لە بۆنە و یادێکی تایبەت لەبەرەکرێت تۆ چیت هەیە بۆ ئەو گەنجانیان بۆ خەڵکی تەنها جلی کوردی لە بۆنە و یادێکی تایبەت لەبەرەکە بەڕاستی ئەمێن ینی زۆر لە مێژەوان وتووە ینی پێ متەئەسیرم ینی جلی کوردی ئەوەی نییە ینی بەس مناسبە یەک ڕۆژبی جلی کوردی شانازیەکی قەومی خۆمانە ینی ئەمە دەبی کولتوری خۆمان بناسین دەبی معدل ئەو قاتە لەبەربی بە لە پێچە بوو پێشان کە ڕکە بوو ینی ئەو دەستورە جوانە نمە کابرا خەنجەری دەبەستا ئەو دەستورەمان نما لەناو ینی لازمە ئەمە شتمان گەلێک ڕێک و پێک بیتن ئەو قاتەی خۆمان ینی دەستوری باو باپیرمان لەناو نەچی ینی ئێستا زۆر بەڕاستی ئەو پوتە پانتۆڕوانە شانازیم هەیە ینی ئەویش ینی ئیشی خۆی هەیە بێ بەرامدابی ئەو قاتی کوردی قەت دەبیر بکرێت پێ دوایە ئەو دەستورەی میلەتی کورد وردە بەرە و لە ناو چوون دەچێت نەمان بڕۆیە هەر نمایە ئێستا بڕە سەتا نۆهەتی قاتی کوردی لەبەر نییە سەتا دەیمایە سەتا جەمەدانی سەتا دوومایە هەر نما جەمەدانی بووتە عیب بەڕاستی ئەتو ئێستا شەرمت بەخۆی جەمەدانی لەسەر کە دەنەوە تای عارەبانەی نەوەیە و ینی بەڕاستی شتێکی زۆر ناشرینە ئارێوەڵە ینی مۆدیلی نما بەڕاستی قاتی کوردی ئێستا قاتێکی کوردی لەبەر کە ینی لە هەندە جیان هە قەشمەری پێ دەکەن ناوەڵە بەڕاستی ینی زۆر عیبە قاتی کوردی ینی ببتە ساری ڕۆژێک بەداخەوە پێ دوایە ئەرکیشێ دووبارە ئەو جلە کوردیە بگەڕێنێتەوە بۆ نێو
میلەتی کورد نەناو خۆمان یعنی هەموو دەبی بە خۆمانی بە خۆمان پێداچینەوە بە خۆمان داچینەوە قاتە کوردیانە لەبەرکەین و ڕێک و پێک بین و لەگەر قاتی کوردی لە هەموو قاتێکی جوانترە ئەمە زۆر تەجروبەیە هەموو قماشەکەم کردی ینی قاتی کوردی هەم لە هی ژنان هەم لە هی پیاوان لە هەموو قاتێکی جوانترە دەستوری کوردی دەستورێکی جوانە ئێستا ژنێکی بینە بە قاتێکی کار لەگەیت قاتێکی کوردی ڕایگرە بەرامبەر یەک و سەد فەرقی هیوادارم یعنی بەرە ئەو شتە بگەڕێنەوە یعنی دەستوری وا و باپیرمان لەبیر نەچی قاتی کوردی بە نسبەت قاتی کوردی پێت وایە شتێکی چۆنە بێگەر بێت و لە هەموو دام و دەستگا حکومیەکان لە قوتابخانەکان تەنانەت ئەو منداڵە چاوگەشانێکی ئێستا لە تەنیشتمان دانیشتن بە قاتی کوردی و بە جلی کوردی بچن بۆ قوتابخانەکان لۆ قاتی کوردی لۆ دائیرەی فەرقەچی هەیە چکە دائیرە دەبینی هەندە جاران کابرای کە دێ بە قاتی کوردی لەگەر ئەویت کە مۆزەفەکەی لێک ناکرێتەوە ینی لۆ دائیرەی قەیدی ناکە بەس بنەوەی شتکە ینی کابرەکە لە دوام دێتەوە دانیوانە قاتێکی کوردی لە بەدەکەم ئەم لۆ دایرە یعنی نارێم یعنی لە بۆ سبێنێ ئەم کابرا مۆزەفە دانیشتیا ئەمیش بە قاتی کوردی دەسم ینی فەرقەکی پێ ناکرێ برام لۆ ئەویت کە احتیاجەکە لە دوام هاتووە قاتی کوردی لەبەر دەکەم و دەستورێکی جوانە و ڕێک و پێکە و کراشە پەڕۆینە ینی هەموو شتەکانمان ڕێک و پێکە ینی هیچ شتێکمان نییە ئەمە قاتی کوردی هیچ شتێکی نییە ینی ناشێنی ئەو یعنی بەلە پێچە هەبوو پێشان ئەو کراسە هەبوو کە هەریان دەداوە هەتا ئێرە ئەو ئەنگوچکە جوانە ینی بەڕاستی دەستورێکی جوانمانە و بەس تێک و بەداخەوە زۆر زەحمەتیشە تازە بگەڕێتەوە وڵات جلی کوردی جلێکی جوانە ڕەسەنی خۆمانە ئێستا گەنجەکان وایە هەر لە قەدیمەوە جلی کوردی لەبەرکرا بەس ئێستا وەتی بوویتە پانتۆ ڕۆشتانە خەرە کار پانتۆڕەکە لەوە دەکە وا جوان بووە وا پێیان جوانترە تۆ پێت وایە ئەوە جوانە کە جلی ڕەسەنی خۆمان وەلانین و بەردەوام چاکەت و پانتۆڕمان لە بەرابێ ناردەم ڕەسەنایەتەکەی خۆت جوانترە لاوەی ئەتوو هیچ شتێکی قومێکی تر لەبەر بکەی ڕەسەنایەتەکەی خۆمان جوانترە بەس ئێستا وا مۆدی لە گەنجانمەوە پێیان جوانترە جچی غێر ئی خۆمان لەبەر دەکەن پێت وایە شتێکی چۆن دەبێگەر بێت و لە هەموو دام و دەستگا حکومیەکان جلی کوردی بپۆشرێت حتمەشتی خۆمان جوانترە و جلی کوردی ئەگەر لە هەموو دام و دەستگاکانی بیتە ڕسمی لەبەرکردنی جلی کوردی لە هەموو جلەکی جوانترە چۆنی گەنجۆ باشی ئەو جلە کوردی و تازە کڕیوە هەمووی شکڕیوە کلاش و هەرمووی تەواو کردووە دڵە خۆشە کاتی جلی کوردی لەبەرەکەی بەردەوام لەبەر یەکەی بۆ گەشت و سەیران و ئەوانە پێت خۆشە بەردەوام جلی کوردی لەبەرابێ ئێستا کە تازە بۆچی هاتووی بۆ بازار جلی کوردی لەبەرکەم جلی کوردی تازە کڕیوە تازەم کلاشە کڕی بۆچی کلاشە کڕی بۆچی جلیکەی تر لەبەر نەکرد حەزم پێم جوان بوو احتیمال لەبەرکردنی جلی کوردی تۆزە قورسترە وەکو جلەکانیکە تۆزە ئەوانی کە سوکترن جلەکانی کە ئاسانترە لەبەرکردنیان ئەوە هێندێک پێداویستی زیاتری دەوێت وەکو پشتێن و وەکو قەمیس و وەکو سەروبنی یەک بێ و پێت وایە جلچی ئێمە لەبەرکردن بڵێ پێت وایە مامۆستا جلچی ئێمە لەبەرکردنی ناخۆشترە یان جلی عەرەبەکان کە تۆزی ڕۆیشتنیش لەوانەیە پێی زۆر خۆش نەبێت جلی عەرەبی جیاوازترە ئەوەی نەنا ئەو ئەو ئێستا ئەو جلانەی کە لەبەر ئەو کاکەیە ئەوە ناکاتەیە عەرەبی عالەمیە گەرێمە سەیری عەرەبەکان کەین ئەوان بە نمونە وەرگرین بەردەوام لە دام و دەستگاکان و تەنانەت سەرۆکەکانیشان هەموو جلی کوردیە جلی عەرەبیان دایم لەبەرە وڵا ینی پێویستە بە خۆداچوونەوەیەکی دەوێت حەقا ینی پێت وایە شتێکی چۆنە بێگەر بێت و لە دام و دەستگاکان لە دام و دەستگا حکومیەکان هەموو جلی کوردیە بێت و جلی کوردیان پۆشی بێت مۆزەفەکان شتێکی زۆر جوانە بەڕای من ئەم بە پێویستی دەزانم ئەمن ئەوەندی جلی کوردیم هەن ئەوەندە جلی کەم نییە ینی جلەکانی کەم بە هەموو تەسەسولێکەوەیە بە هەموو دوورینە جۆرا و جۆرەکانی شێوە هەیە ڕەمزەچی نیشتمانی کوورە دەبێ هەموو کاتێک لەبەر بکرێت نەک بۆ تەنها بۆ نەو ناسەبەکە حەقیوێ معادە لەبەریکەن حتا لە بۆ دەوائر و ڕسمیش لەبەر بکرێ باش پێشان جلی کوردی یەک دەستور بوو یەک هەموو قڵاو جەمەدانی و پشتێن و دەبەسترا قوڵەنگچێک دەبەسترا سوارێنێ دەکرا بەس ئێستاکە ئەوانە بەداخەوە نەماوە باشە لەو عەرەبەک دێتن زداشی خۆی لەبەرە بۆ ئەم جلی کوردی مە بەدانەبی ئەگەر ئەم باوڕم بە جلەکەی خۆمنەوەی باوڕم بە دەوڵەتیش نابی ئێمە کوردین
وەکو کورد و قومیەتێک حەزلکی کوردی جوانە بۆ کورد لە زۆر شوێنان زلچی کوردی بۆتە عیبە یان لە زۆر شوێن خەڵک هەیە پێی عیبە لەبەر بکە جلی کوردی دەبێ ئێمە شانازی پێ بکەیتەوە جلێشی جوانە سێردەمی باو با پیرانمانە خەلکی بۆنە و یادەکانە کاتێک کە بۆنی نەورۆز هات و یان جێژ نەبوو یان لە دایک بوونی پێغەمبەر بە عەلەیهی سەلات وسەلام ئەو کاتی خەڵکەکە بەخۆی دەکەوێ لە دری لەبەرکردنی و لە سەردانی خزمان و دۆستان و بەسەرکردنەوەی برادەران ئەگەناوی دیکە هەمووی مەشغولە بە نەبوونی و بە فەقیری و بە ماروێرانی ئاگیان لە هیچ نییە یانە مەسەلەن بەدوو هەندێک کللتوری دەوڵەتەکانەکەویتن جیرانەکانەکەی بیانیەکانەکەویتن کللتوری خۆی لە ناوباتن بەبێ ئەوەیە هیچ هەست بە دوا ڕۆژی بکات تۆکو بەرگ دوورێک پێ وایە قەیرانەیە قەیرانەدارێک کە ڕووی لە هەرێمی کوردستان کردوت کاریگەری بەسەر جلی کوردی شەیەوە خەڵک زیاتر کەمتر جلی کوردی دەکات تەبیعی نەکە خەیاتی وێرای بازارەکەی هەمووی سەرتان سەری کوردستان و خەیاتیش بە هەمان شێوە پێشە مەسەلەن کابرایەکی وەکو جەنابەت کە دەهات ساڵانە قاتێک و دوو سەی دەکرد بەبێ ئەوەی کە هیچ مناسەبەتی لە پێش بێ عادای ئەوە کە مناسەبەت داهاتە پێشیش داهات هەستا دڵچی دەکرد لە بۆ خۆی و مار و منداڵی بەڵام ئێستا بەهۆی نەبوونی و ئەو قەیرانە داراییە کە چەسپایە بەسەر خەڵکەیدا خەڵکەکە نائیلازە تووشی کەونەی دەبی کەونەی دەکرێتین یاخود مەسەلە جلچی دۆست و برادەنە وەردەگی دەبێتەکە بە شاناسیۆش نیەتی کە هەی نەیبی چی بکە ئەگەر هەی بێت تۆ هەموو خەڵکێک پێی خۆششتی جوان و تازە لە بەرکات توشتی خۆش بخوات توشتی یعنی هەموو خۆشگوزارانێکی دەوێت لە خۆت و ماڵ و مندارت ئەگەر هەبی بەڵام ئەگەر نەبی ناچاری چ دەکەی ئێستا خەڵکی ئێستاوا توش بووە و تێکەوتیا یعنی لەبەر ئەو قەیرانەی نەبوونی مەعاش و ڕوبع مەعاش و چارەکە مەعاشش کە نیشە خەڵک وەرگریتن چەند ڕۆژی داهات و ڕۆیشتووی ئێستا خەڵک خۆشحاڵ بەوەی کە موچە داهات و موچەی کامل داهات لە بۆ مامەستای و تەندروستی ئێمەش خۆشحاڵم بەوەی کە بازارەکە دەبژاوە بەڵام ئێستا نەموچەش هات و پاشە کەوتەکەش ئەوانیان دەنێ و تەسیری لەمە کردیە و لە هەر هەموو خەڵکی بازارێک تەسبیح فرۆشی دەرەی دوکانداری خەیاتی دەرێ کارەبایی فرۆشی دەرەی تەنانەت پێڵاو سبوغ کەریەکانیش ئەوانەی سبوغی پێڵاوی دەکەن کابرا کە هیچ بازارێکی نەبی خۆشگوزارانێکی لە بەرچاو نەبی ناچ پێڵاوی سبوغ ناکات هەموو شتەکان پێ وایە وەستا شتێکی چۆن دەبێگەر بێت و لە دام و دەستگا حکومیەکانیش بەردەوام جلی کوردی بپۆشن فەرمانبەران جلی کوردیان لەبەرا بێت بەخۆی ئەوەی خۆمان گوازمان لێ هینە دیقەت ئەو ئیمارات و سعودیە و کوێت و قەتەر و مەتەر هەمووی چەفی ئاگای لەسەر بەستایە و ڕئیس پەرلەمانە ئەندام پەرلەمانە ڕئیسی دەوڵەتە هەمووی چەفی ئاگالەتی بەستایە و دانیشتی حەسب الأصول و المعزەم و مکەڕەم بەڵام ئیمە ئەگەر قات و پانتۆری دەبەر نەکا لە دایرە وە دەزانی مۆزەب نیە وە دەزانی ئەندام پەرلەمان نیە وە دەزانی سەرۆکی حکومەت نییە هەمومان هیواخوازین دووبارە قاتی کوردی و جلی کوردی وەکو پێشتر و وەکو ڕەسەنایەتی کوردی دووبارە بگەڕێتەوە نێو کورد گەنجانمان پیرانمان دایکانمان خوشکانمان هەمویان بەیەکەوە جلی کوردی بپۆشن لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەیە ئەم جارەمان تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ